ناڕەحەت و ناومێدیت حەسبی ئەڵڵا و نعمە الوەکیل لەو کەسانەیت ئازار دەچێژیت حەسبی ئەڵڵا و نعمە الوەکیل درۆ بوختانیان بەدەمەوە کردووی دیسان حەسبی ئەڵڵا و نعمە الوەکیل هەموو کاتێکی ژەوت بیر بێ حەسبی ئەڵڵا و لا ئیلاهە ئیلا هوە عەلەیهی تەوەکەلت وهو رب العرش العظیم. اینجا سەلام عەلەیکوم، بەیانیتان پڕ بێ لە خێر و بەرەکەت. وەکو هەمیشە ئەم بەیانیەش گفتوگۆ لەسەر کۆمەڵێ بابەتی گرنگەکەین. تەوەری یەکەممان باز لە چارەسەر و چۆنێتی خۆپاراستن لە نەخۆشیە گوازراوە سێکسیەکان دەکەین. من پرسیارەکەم میوانەکەم ڕێگە چارەمان بۆ داهانێ. لە دووەمیشدا گەنجێک بۆ یەکەم جار لە هەولێر کارگەی جامانە واتە جەمەدانی دادەمەزرێنێت. باس و خواسی ئەزمموی ژیانی خۆی لەگەڵ دەکەین. ڕۆژی شەممە 1/2/2025 محەممەد کەمال شارەزای کەژناسی بە کوردستان 24 ڕاگەیان پێشبینی دەکرێت ڕۆژانی 7 ئەم مانگە شەپۆلێکی بەفروباران هەرێمی کوردستان بگرێتەوە و بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بێت. محەممەد کەمال ئاماژەی بەوەش کرد بارانەکە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان دەگرێتەوە و بڕەکەی لە نێوان 14 ملیم بۆ 45 ملیم دەبێت. واتە دەتوانین بڵین بارانەکە زستانەیە و بۆ دەخڵ و دانیش زۆر باش دەبێت. لەبارەی بارینی بەفریش ئەو شارەزایی کەژناسی باسی لەوە کرد پێشبینی دەکرێت پلەکانی گەرما 8 بۆ 9 پلە نزم ببنەوە، بۆیە چاوەڕێ دەکرێت لە هەموو ناوچە شاخاویەکانی هەرێمی کوردستان بەفر ببارێت. هەڵبەتە بڕی بەفربارینەکە لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی دیکە دەگۆڕێت. دانیشتوانی گوندی شوش کە گوندێکی کۆنی ئاکرێ و بەوە دەوڵەمەندە کە شوێنەواری مێژووی زۆرە. خەڵکی ئەو گوندەش ماوە هەڵمەتێکی بەرفراوانی پاکردنەوەی ژینگەکەیان ئەنجام دەدەن. بە قسەی خۆیان دەڵێن تا گوندەکەمان هەردەم جوان بێت و گەشتیاری زیاتر بێ لەبەرەوە گەشتیاران سەردانمان دەکەن. گوندی شوشە لە دەڤەرە ئاکرێ کو گوندێکی دیروکیە هەری کەڤنارە و لە ناوەخوا دایێ تژە ji cihên şînwarî. Ji bo ku ev cihên hene bi pak û xawênî bikevin berçavên geştyaran kuçûk û rûgend culawên vî gundî yên bi helmeteka paqişkirinê rabûn. Gundê me gundekî dîrok ye, gundekî kevne, geştyar zû qeso gundê me dikin, othor zû lêr gundê me hey, berendê me vî gundê xwe paqişkeyn. Evî tiştayê bikeyne keltûrek bo eyolê xwe jî. Kolan bi kolan ew yê nav gundî dad geriyên da ku bermay ku zêdeyiyan li ber çavan helbigirin. Ku têda ewan divêtin bi van cûre helmetan pakragirtina gundê xwe bikene keltûr. Bûye ewan genc û zarok jî yên tevlî helmeta xwe kirîn û bi vî awayê ewan behsa armanca vê hewê kirin. Alama gelek seredanomat ke dît xelkî biyonî têt mesela غير dewlet ejnebî tên zûr cuma ferzoniyan vî tiştê bikeyn do gundê xwe poqeş bênîn. ما خەڵکی گوندی پامیتا خوچینەوە بەشداری vê hewa paqişkirina gundê şûşkir da ku ev geştyarê seredana gundê şûş ketin çi biyonî bîtin çi navxwî bîtin da ku sîma û ciwaniya gundê şûş bibînîtin. Jingeha me hemiya ye pêtivî em hemî parêzgarî lê bikeyn û erkê xwe rabîn bo paqişkirina û ragirtina jingehê xwe. Gundê şûş etkevîtin aliyê Rûjavayê senterê qeza Akrê bi dûriya 5 kîlometran ku gundekê dîrokiyê herî kevnar li devera Akrê û li nava xwedayê dewlemend e bi hebûna gelek hêmayan û avahiyên şînwarî. Bi encamdana van helmetan rûnijvanên vî gundî divêtin ku pakragirtina gundê xwe li devxa û genc cilavên gundê xwe bikene keltûr. Ji ber ku heke ew dendiyarkirin rûjane geştyar qesta gundê wan dikin heta ku ew nasnameya rasteqîna jîngeha vê deverê pêxin berçavê wan a. Arî Husên Kurdistan 24 gundê şûş li devera Akrê.
لە ماوەی چەند ساڵی شەڕی ناوخۆی وڵاتی سووریا بووە هۆی ئاوارەبوونی سەدان گەنج بەڵام ئەم شەڕە نەبووە هۆی لە ناوچوونی کەلتور و دابوونەریتیان. ئێستاش لە هەرێمی کوردستان چەندین ڕێستۆرانتی خواردنی سووری کراوەت. دەستێماندی لەسەر زکێ تێرە ئەو پند وەکەش بۆی شێف محەممەد هات بێدانان دەمێ پەنابەربوویی نەریت و خواردنێن خۆشی دناوا تورکێ خۆدا ئانی ئەو خەلکێ سووریا 13 ساڵە و ئەڤە کاری ویل دەربدەریە. هلا نحن من بداية الأزمة جينا لهون على البلد وفتحنا هذا المطعم السوري. ji destpêka şerê Sûriye ve em hatine herêma Kurdistanê û me ev xwaringeh vekiriye. Destpêkê me gelek zehmetî dîtin. Di dawînkirina hindek ji keristên xwarinên Sûrî û em neçar bûn hindek caran tama hindek xwarinan biguherin. Lê niha hemî tişt li ber dest e û tama xwarinên me vegerane weke berê. Li vê dê Kurd û Ereb zehmetiyên jiyanê wan bi hev re komkirina. Hêmin goxudanê vê xwaringehê ew Kurdê Rojavayê Kurdistanê ye. Lê sê beşê karmendên wî Ereb in. Ji welatê xwe dûr in, lê xwîna wan li ser niştîman dikelê. Bi gotina xudanê vê xwaringehê ji sala 2014 ve û xwast li ser xwarinên wan zêde bûne û taybet ji layê xelkê Kurdistanê ve. زحمتي قلق دي تقريبا صالك صالوني ذكي ده بينها في هيدي خلق هاتن يعني خوارن تشتك نفسها في خوارن اللي هوليتنا وده حزار و تسبيك هذا حزار وشارده وانا قلق خلقي خاصه خلقي هولير خلق كردي ميتابي ايه هولير قالك نما خوارن خودخن خوارن خوي سوري دخن يعني تين مطعمي سوري بكا خوارني سوري قالك كيف اواجر هاتي زێدەتری 7 ساڵن و نیاز سەردانا vê xwaringehê dike. Sivikiya xwarinê û erzaniya nerxê wan wî rakêşane. Ji bilî paqîjiya xwarinê wekû ew dibêje. زۆر جار لێرە ئەمن معنی بە عایلی هاتیمە ئێرە لەگە برادەری هاتیمە بە زۆر جاران بە تەنێش هاتیمە. خواردنیان خۆشە خاوێنە هەرزانیشە. لەگە خواردنی کوردەواری زۆری فەرقە. ڕەنگە کێم جادە li vê Kurdistanê hebin xwaringeheka Sûrî di baweşa xwe de nehewandibin. Goji sibihan ta êvaran çavê wan ji bo peydakirina nanê jiyana wan vekiriye û pişevan bi bîranîna welatê xwe xew dilê wan digire û wan dibe. Hevirist Recep, Kurdistan 24 Hewlêr. یەکێک لە هۆکارەکانی زیادبوونی جرج و مشک گەڕێندرایەوە بۆ کەمبارانی و نیشانەکانی وشکە ساڵی. ئەمە وای کردووە جوتیاران و ئەندازیارانی بواری کشت و کاڵ بیر لە داهێنانی نوێ بکەنەوە تاوەکو کاریگەریەکانی کەمبارانی لەسەر بەرەمێنانی دانەوێڵا کەم بکەنەوە. ئەندازیارێکی کشت و کاڵی لە زاخۆ بە کەرەستەیەکی فەڕەنسی بە ناوی پۆلیستەر لەگەڵ گەنمی چاندووە وەک نمونەیەک کە بە گوتەی ئەو ئەندازیارە بوونی ئەم کەرەستەیە لە ناو زەوی داوا دەکات زەویەکە بەرگەی 3 بۆ 5 ساڵ لە کەمبارانی بگرێت چونکەوا دەکات ڕێژەی شێ لە ناو زەویدا بمێنێتەوە. قەستانە vazeviyekê dike dako numuneyekê li ser çandina genimî encam bidet. Ji ber kêmhatina baranan û peydabûna hişkesaliyê dako li sala bihêt zerar peyda nebin. Endazyar Umêd bi çandina keristeyekê bi navê Polîster Konferansiye digel genimî diçînît. 3 bû 5 salan bergeya kêmhatina barana û hişkesaliyê diket. Ji ber ku ev keristeye rêjeya şehê di nava axê da dihêlît.
اف ماده ها یکمین جاره ام دبکار اینن کو دیتا تجربه کردن سر بروبوم گنمی اوج پولی تر پیکتت اش هم سمادج کو هم خزان آویا و اوا پیکتت سیلولوزی و هر وسا پوتاسیوم هندک هر وسا ماده عضویت ارگانیک تداید باشن و هر وسا اف ماده وت کتن کو ناف آخدا آوی امشن بیجن کو گهت کت بو کو روک بکار بیند بو اف خاصتا اف فترات کو باران نئین اف تجربه نگل باشن و ناجحن خود حس کرد بو سال دهاتو ایشالله همی جوتیار دیجه مفادار بن ریوبریا گشتیا چاندن لزاخو آمادهی آخواد در دبرید پیشوازی لهر جوره داهنانکا اکادمی بکن هم پشتوانی لید کنه اگر او داهنان بابت داهنان کرد چاندن دا اکید اف بابت اگر اکی گرنگه او تر باره که دا هبتن لجن تایبت من هنده بود دراسات کردن وان داهنانا اگر هاتو او داهنان خدمت کرد چاندن و اکید لجلای وزارت چاندن جدن آویده هتا پسند کردن و هتا بلند کردن با حکومت حریم کردستان دا کو پشتوانی لی بیتا کردن دف سالا داش برکم هاتنا بارانان مترسیه که مزن لسر بربو می چاندن هیو به طایبتی دخل و دان اگر به اوی آوایی بردوام بید رنگه هشک سالی بهتر آگهاندن دا کل سالین دهاتی برگای هشک سالی بیتا گرند گل چاندن گنیمی ماده کاتا چاندن بو اوی چنده دماکو کم باران ببارن و هشک سالی پیدا ببید ضرر به جوتیاران نکوید مفان مجید کردستان 24 زاخو لە نەخۆشخانەی شریانی شاری دوهۆک ئافرەتێکی تەمەن 23 ساڵ بەسکێک 4 منداڵی بوو ماشەڵڵا سێ لەو منداڵانە کوڕن و ئەوەی دیکەشیان کچە تەندروستی هەر چواریان باشە و هیچ کێشێکی تەندروستیشیان نییە ئیشەڵڵا قەت کێشەشیان نابێ ئەو دوو هاوسەرە کە بوونەتە خاوەنی ئەو 4 منداڵە خەڵکی شنگالن پێشتر هیچ منداڵێکیان نەبووە و بۆ جاری یەکەمە دەبنە دایک و باب ڕاوچیەکانی یەمەن تەنها ماسی ڕاو ناکەن بەڵکو ڕاوکردنی گوێچکە ماسیش یەکێکە لە سەرچاوەکانی بژێویان گوێچکە ماسی یەکێکە لەو خواردنە دەریایانەی یەمەنیەکان حەزی پێ دەکەن سەرباری دانانی لەسەر سفرە و خوانەکان گوێچکە ماسی وەک کەرەستەی جوانکاری لەلایەن خانمانەوە بەکاردێنرێت في شواطئ اليمن کەناراوەکانی دەریا لە یەمەن لێرە دەنجی شەپۆڵەکان و ڕەنجی شینی ئاو چیرۆکی جۆرا و جۆر دەژێڕنەوە ڕاوچیەکانی یەمەن لە دەریا تەنها ماسی ڕاو ناکەن بەڵکو بە دوای بەرهەم و بژێوی دیکەدا دەگەڕێن کە لە قوڵایی دەریا دەیان دۆزنەوە لێرە و لە کەناراوەکانی عەدەن ڕاوچیەکان لەگەڵ ڕاوکردنی ماسی بۆ دۆزینەوەی گوێچکە ماسی دەستنە دەریاکان کۆکردنەوە و فرۆشتنی گوێچکە ماسی بۆتە بەشێک لە کاری ڕۆژانەیان ڕاوچیەکان دوای ڕاوکردنی گوێچکە ماسیەکان ئەو مادە خۆراکیان لەلاویاندا دەردەهێنن بە تایبەتی بەشەکانی کە بە کەڵکی فرۆشتن دێن ئەم پیاوە دەیان ساڵی تەمەنی لە ڕاوکردنی گوێچکە ماسی بەسەر بردووە ئەوانەی دەیناسن گەواهی بۆ دەدەن مكافح له زيادة من 40 سنة كانوا ناس من قبله لكن هو الوحيد اللي استمر ئەم پیاوە نزیکەی 40 ساڵە لەم ناوچەیە کاری ڕاوکردنی گوێچکە ماسی دەکات گوێچکە ماسی بۆ مەبەستی جۆرا و جۆر بەکاردێ بۆ خواردن بەکاردێ بۆ دروستکردنی کەلوپەلی جوانکاری بەکاردێ تەنانەت لە ڕووناکردنەوەی ماڵەکانیش بەکاردەهێنرێت في المدن الساحلية اليمنية تعد لە شارە کەناراویەکانی یەمەن خواردنی دەریایی بەشێکی دانەبڕاوی خوانەکانە بە تایبەتی گوێچکە ماسی گوێچکە ماسی دوای پاکردنەوەی لەگەڵ جۆری جیاواز لە سەوزە لەسەر سفرەدا دەنرێت هەندێک جاریش لەگەڵ نانی بەناوبانگی ڕەشوش پێشکەش دەکرێت مالیک یەکێکە لەو کەسانەی ناوبەناو گوێچکە ماسی دەخوات و دەڵێت ئەم خواردنە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگە دەتوانن بیخۆن هەروەها سوودیشی زۆرە في ظل هذه الظروف
الحاصلة في اليمن. لەو دۆخە سەختەی ئێمە پێیدا تێدەپەڕین زۆرینەی خەڵک ناتوانن خواردنی خۆش و گرانبەها بکڕن بەڵام گوێچکە ماسی هەرزانە سوودیشی زۆرە لای من لەسەر و هەموو خواردنە دەریایەکانی دیکەوەیە. فوائد عظيمة يمكن أحسن من الأسماك. لا يقتصر استخدام صدف البحر في اليمن على تحضير گوێچکە ماسی لە ئێمە تەنها بۆ خوان بەکار نایەت بەڵکو هەندێک جار وەک کەرستەی جوانکاری سوودی لێ دەبین و ناوی لەسەر هەڵدەکۆڵن بەشێک لە ئافرەتەکانیش وەک کەرستەی پیشەسازی سوودی لێ وەردەگرن و بازنگ و ملوانکە لێ دروست دەکەن. گوێچکە ماسی بۆتە سەرچاوی سەرەکی داهات بۆ بەشێک لە خێزانەکان هەروەها خەڵکی ئەمن سوود لەم سەرچاوە سروشتیە وەردەگرن و کەرستەی ناوازی جۆرا و زۆری لێ دروست دەکەن. فنية ذات قيمة جمالية واقتصادية. أيمن قائد كردستان بسوتشار عادن. چینیەکانی هەرێمی کوردستان یادی سەری ساڵی چینی و جەژنی کلتوری و بەهارەیان دەکەنەوە. ئەوان باز لەو پەیوەندیە کلتوری و ڕۆشنبیریە هاوبەشە دەکەن کە لە نێوان گەلی کورد و گەلی چیندا هەیە بە تایبەت لە جەژنی سەری ساڵی نەتەوەیاندا کۆنسڵگەری چین لە هەرێمی کوردستان فیستیڤاڵی بەهارەی بۆ چینیەکان ڕێخستووە چەندین چالاکی هونەری و وەرزی تێیدا نمایش کرا. فستیڤاڵی بەهارە و کلتوری چینی بەشێکە لەو یادانەی کە وەکو سەری ساڵی چینیەکان دیاری کراوە. ئەوان لە هەرێمی کوردستان دەژین بەڵام هەموو ساڵێک ئەم جەژنە دەکەنەوە. مامۆستا هو 4 ساڵە لە هەرێمی کوردستانە و زمانی کوردی بە باشی فێر بووە. مامۆستای زەنکۆی سەڵەخدین ئێستا من لا کوردستان 4 ساڵە حەزم لە کوردستان. زمانی کوردستان زۆر گرانە بۆ من ئەسانە. Also, I'm teaching Chinese people that language زمانی کوردی زۆر گرانگە and حەزم لە زمانی کوردی. خواردن و خواردنەوە و یاری جۆرا و جۆر لەم جەژنەدا هەیە کە چینیەکان نمایشی دەکەن. ئەوانە بەشێکیان نزیکن لە کلتوری کوردی و تایبەتمەندە کلتوریەکانی کوردەوە. چینیەکانی هەرێمی کوردستان یادی سەری ساڵی چینی و جەژنی کەلتوری بەهارەیان دەکەنەوە. ئەوان باز لەو پەیوەندیە کلتوری و ڕۆشنبیری هاوبەشە دەکەن کە لە نێوان گەلی کورد و گەلی چیندا هەیە بە تایبەت لە جەژنی سەری ساڵی نەتەوەییدا. کۆنسڵگەری چین لە هەرێمی کوردستان فیستیڤاڵی بەهارەی بۆ چینەکان ڕێخستووە چەندین چالاکی هونەری و وەرزی تێدا نمایش کرا. چینیەکان دڵخۆشن کە هەرێمی کوردستان بۆ تەناوەندێک بۆ پێکەوە ژیانی پێکاتە و نەتەوەکان کە لە جەژن و بۆنەکاندا هەمویان پێکەوە هاوبەشی لەگەڵ خەڵکی خانەخوێ دەکەن. کە منەونەتەوانەی لەسەر ئاستی دنیا کە کللتوری هاوبەشیانەیە بەڵام کورد و چینی کللتورێکی هاوبەشی جەژنی نەتەوەییان هەیە. ئەمڕۆ چینیەکان لە هەرێمی کوردستان لە نێوان 56 نەتەوەی جیاوازدا لە چین هەمان کللتور و هەمان دابوونەری دووبارە دەکەنەوە و ئەو یاریانە نمایش دەکەن کە تایبەتە بە کللتوری خۆیان. ڕێناز ساڵی کوردستان 24 هەولێر. بە درێژایی مێژوو بەستنی جامانە یاخود جەمەدانی گرنگێکی زۆری بۆ پیاوانی کورد هەبووە و لە دێر زەمانەوە لەسەریان کردووە کە بە نیشانەی ویقار و شکۆیان زانیوە. تەنانەت لە سەردەمێکدا کەسێک جامانەی لەسەر نەبوو بێت ڕوبەڕووی گاڵتە پێکردن بۆتەوە. لە شاری هەولێریش بۆ جاری یەکەم گەنجێک کارگەیەکی تایبەت بە دروستکردنی جەمەدانی دروست دەکات. لە ستۆدیۆ میوانە و قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین. ئەمیر بارزانی سەرپەرشتیاری کۆگای جامانە زۆر بەخێر بیت. زۆر مەمنون سپاس سپێدا هەنگ و باش هەر بژیت. پێشەکی زۆر سپاسیە کەناڵێ کوردستان 24 یان بوو بێ میێوانداریە ئەس خۆب خۆشحاڵ دزانم ئافریکەنێ خزمەتە هەنگوو بکەم و خزمەتە ملەتێ خۆ بکەم کە بۆ من شانازیەک ئامازنە بۆ من شەرەفێک ئامازنە.
هەر بژیت کاکە ئەمیر مەمنون سپاس بالەوە دەست پێ بکەین باسێکی بیرۆکەی دانانی ئەو کارگەیە بکەین لە چی و بیرۆگەکەت بۆ هات بەڵێ ئەس ئەمیر ستقی ستوپەی وەکی سەرپەرشتیارێک وەکی کەساتیەک ناوە کارگەهێدا شۆڵا من سەرپەرشتیکردنا vê کارگەهەیە هەروەکی ئەمزانین جەمەدانی بوومە کلتورێکی قەدیم کلتورێکی ڕەسەنە و کوردایەتیە مە بجەمەدانیەمە ڕا دیارەیە و هەر عەشیرەتێک و هەر کلتورێک و هەر جەهێکی جەمەدانیەکە تایبەت بخۆ جەهێکی تایبەت بخۆ هەیە مە فەر و مە گرنگ زانی و ئەم هەستین دروستکردنەکە کارگەهێ بۆ چێکردنا جەمەدانیە بەلکی پێشنووکە ئەم زانین جەمەدانی بوومەش دەرڤەی وڵاتە هاتن وڵاتێ سین وڵاتێ سووریە وڵاتێن عەرەبی بەلە ئەلحەمدولیلا خۆشحالی vê vêgavê ئەم تشێم دەینەوە وڵاتاژی و کو ئەم زۆر خۆشحاڵین تاکە کارگەل کوردستانی و عێراقی هاتیە دانان هەر بژیت کاگە میر لە کارگەکەتانە هەلی کارتان بۆ چەند گەنج ڕەقساندووە بەڵێ بەڵێ وەکو کارگە من پێشتریش گوتیە کارگەمە ئەو کارگەنیە و بێژە ڕۆبەرێکی زۆر بەرفراوان بەلە ئەلحەمدولیلا مە چەند جیهازێک هەنە ئەم کار پێ بکەین تقریبان 6 جیهاز هەنە ئەم کار پێ بکەین وان 6 جیهازە هەرێکێ کارمەندێکی تایبەت بخول سەرە ئەو کارمەند شول سەوێ جیهازێت کە و ومە خەیات هەنە و مهندسێک هەیە و تایبەتە پۆن جیازە بەس ئەو شولپۆن کات خۆشبەختانەش بە ئەلحەمدولیلا ئەو مهندس vêgavê هەندێک کوردێ بەردەستێوی و گەنجێتمە وێ شولێ بکەن و ئەم بەردەوامی سەر vê ڕێک و ڕێبازێ بدەین گرنگەوەیە چەند عیلەیەک لەگەڵتانە نانەگە خۆن پێ ڕاستە باشە کاگە میر شتێکی تر بۆچی تەنها هەولێر یعنی بیرتان لەوە نەکردوێتەوە لە ئایندەیە بۆ نمونە لە زاخۆ لە دوهۆک لە سلێمانی لە هەڵەبجە لە شارەکانی تریش لقتان هەبێ بەڵێ بەڵێ خۆشحاڵی بە ئینشاءڵڵا ما مەلبەرە ڤۆ نزیکال vê ڕوبەرێ vê کارگەهێ بەرفراوانکەین ئولدیڤدا مە فکرە هەبیتن ئینشاءڵڵا پارێزگاهێ دی پارێزگاها دوهوکە عەزیز سلێمانیە عەزیز ئەم لوێرێژی کارگەهێکێ vەکەن و تایبەت بیتم جەمەدانیە باش کاگە میر با بێنە سەر جۆری جەمەدانەکان شێوازی دروستکردنەکەی یعنی ئەگەر باسێکم بۆ بکەی ئایا قەبارەیان جیاوازەیان چۆن چۆنیە بەڵێ بەڵێ جەمەدانی گشتی مە دوو ڕەنگ هەنا ڕەنگێ سوور و سپی و ڕەنگێ ڕەش و سپی و گشتیژی ئەف دوو ڕەنگەنە و بەس پا عەشیرەت بۆ عەشیرەتێ فەرقەلەوانەیەتمە ملەتێ بارزان بخۆ هەی سوورێکێ سۆر سۆرتکەتێ هەی سوورێکێ پیچەکێ کاڵترتکەتێ وەکو ئەمەیان کاگەمی وەکو ئەمەیان بەڵێ ئافۆ ببوورە ئێستا ئەمە لەگەڵ ئەمەیانە پێم وابێت جیاڕاستەوانە ئەمەیان بۆ نمونە ئەگەر ڕوونکردنەوەم بیتێ ئەمەیان تایبەتە بە چی عەشیرەتێک ئەمەشیان تایبەتە بەچی هەردووک بێک عەشیرەتی بارزانیە بەڵێ بەس پا هەر یەکە و سەشکلێ خۆ هەیگێ ئەس دەبێمە لەوانەیە ئەوەش من بێتن لەوانەیە ئەوە دیش من بێتن ئەگەر نە تایبەت نییە پێک عەشیرەتێک و بێژی ئەفرانگە بۆ عەشیرەتێکەیە ئەوە بۆ عەشیرەتێکە دیە گشتیمە هەی یەک ڕەنگێ سوورە ئەوژی سوور یا هەی سوورێ وەکی بێژی سوورێ تاریە یادی سوورێ vekiriye وەکی دی بەستنەوەێ لەوانەیە ئەگەر تو بچیە پێشتر چەند جوور تاتە بەستان هەکە تو چوو بە هەر جێکی دەزانیت کاتۆش کیرێ هاتی کا توێ چ گوندی توێ چه عەشیرەتێکی یعنی بەس لە شێوازی بەس ناگۆڕێوانە بەڵێ بەس ئەغلب vêgavê تازەدوی سەردەمەیدا خڕەبووە یەک بەستنیش بەڵێ ئەی ئەتوانین باسێکی جۆری بەستنەکانم بۆ بکەی کاگە بەڵێ بەڵێ بەستن ئەوە تازەوەمە بارزانیا یا هەی لفکاوێ دێینتە خارێ بوو نمونە ئەوە لفکێک دێ لێرە هێتە خارێ وەک جەنابێ سەرۆک بارزانی vê lifkêtîntە xwarê û wekî dîke jî yê hey naînte xwarê yê hey divê girêyê înte deste çep e û wekî dî jî me taka ev cût e cûtê cemedaniye dû cemedaniye ewil pêşiyê yek cemedaniye بەڵێ بەڵێ ئێستا ئەوەی سەری خۆت یعنی بۆ نمونە ئەوە چ جۆرە بەستنێکن بەڵێ ناوی هەیە بەستنەکان بەڵێ ناوێکی تایبەت بخۆ نییە شێوازێ جووتە جەمەدانیا جووت و شێوازێ بارزانی منەیە گرێدای
باشە کاگەمیر و ئەف شێوازێ دیشمەهەنە ئەف شێوازێ لای دووکێنە برایەتمە دووکێ و ڕەخێبادینان وانتکەنێ ئەلهاڤەژی هەر ئەوێت برایەتمەیەت هەرکی زێباری برا دوستی الڤی ناوعیتکەنێ داوا لێبوردنێژی لەوانتکەی نەوێت مەجەمەدانیێتوان حاضر نەکردی دا خۆزا لێبوردنی لێتکەین ڕاستە کاک ئەمیر ئەڵێن کە دروستیەکەن ئەیخەنە ناو ساردکەرەوە بە فرگەر بۆیە مجەمیدە یعنی بۆیە قاڵبی خۆی وەربگرێ ئەوە تا چەندێک ئەوە وایە نەخێر ئەو شتە ناکەی لە کارگەر نەخێر نەخێر جەمەدانیەمە ئەلحەمدولیلا خۆشحاڵی بەک و مەوادێکی زۆر زۆرێ باش لێتە حاضرکردن بێ دەرمان هەیە دەرمانە لێ دەتن بۆ سووربوونەوەی ئاخودبوو ڕژبوونەوەی بەلێ پۆیەمە تنێ جیهازە شولتکەتن داو و دەرزیە و چه دەرمان و چه مەواد تێدانە ئەگەر مەواد دانی نەتێدا عەدەد دێ زیاتریش بیتن بەس پا جەمەدانیەکە جاندەرنایەتن وەکی حاضر باش کاگەمیر با بینە سەر بابەتی گەنجان ئایا لە لای گەنجان وەکو ئەوسا ڕەواجی هەیە ئێستا بۆ خۆ تۆ کارگەت هەیە ینی بە ڕێژەی فرۆش و بە ڕێژەی داواکاریە ئەزانی دەم شتە بەڵێ ئەلحەمدولیلا vêgavê va çend sala da pêştir ew ewêdî nemabû yanî ku bêjî gencat kire serê xwe cemedanî ne velê elhemdulîla ev çend saleke du saleke sala 2023 ev karî hate danan bes pêşingî jî gencêt me dest bi rev kiltûrê Kurdî û bab û bapîra ku em sevê rêbazê berdewam bîn elhemdulîla vêgavê ku rojane genç cemedaniya xwe tîntelala min ez bû girê dem cara hebûyê roja cilûbergên Kurdî bûye heta çil cemedaniya şevê min girê dayne elhemdulîla vêgavê bo rojên dawet û ahengê xwe gencêt me ziyatir cemedaniyê girê den ku em hemê dê çî nefsewî kiltûrey zû yan direng بەس کاگەمیرە بڵین کە جلی کوردی و جەمەدانی شتە بەستی ئینسانەر لە خۆیەوە سامێکی تریە وانە ڕاستە یعنی ئەها بەوی قار دەرەکەی بەشەسیات دەرەکەوی چکە شتێکی کەلتوری خۆڵانە باشە کاگەمیرە گەر بینە سەر با بڵین بەرەمێنانی مانگانت باباسی فرۆژ نەکەین چێتە قاڵبێکی تر بەس وەکو بەرەمێنان بۆ نمونە مانگانە ئێوە چەند جەمەدانی لە کارگەکەتانە بەڵێ ڕۆژانە وەک دیار من پێشتری ئاماژە پێ کرد مە 6 جیهاز هەنە هەر جیهاز ڕۆژێ 20 جەمەدانیا گرێت چێتکەتن بۆ تابقی یعنی 6 کەڕەتی 20 دەکاتە 120 جەمەدانی ڕۆژێمە هەنە مانگێ 120 فیسیکە دەکەتە 3600 جەمەدانی مانگانە 3600 جەمەدانی تێنە حاضرکردن هەر جەمەدانیێژی پێویستیاب 3000 داوا هەی 3000 داو دەبیبێنە دانان بۆیە جەمەدانی مەبەسێ دەزووە بەڵێ دەزوو باشە کاگەمی دەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو ینی لەگەڵ ئێستاە بەراوردی بکەی هەستەکەی ئەو کەلتورە دیسانەوە لە لای هەموو چین و توێژەکان زیندوو بێتەوە بەڵێ زۆر بە دڵنیاییەوە ئەو قسەی دەکەم کە ئێمە پێش ساڵی 2020 تەماشای گەنجەکان بکەین ساڵ پاش ساڵی 2021 و 22 23 تەماشا بکەین کە فەرقیەکی زۆر کە جیاوازیەکی زۆرمان هەیە هەمووش دێنەوە سەر ئەو کللتورە بە تەکیدیەوە چونکە کللتورێکە دەبی ئێمە شانازی پێوە بکەین ئەمە ڕێک و ڕێبازی باب و باپیرمانە سەرکردەکانمان هەموو کەسەکان ئەم شتەیان بەستووە ئێمە دەبێت لە بیری نەکەین و ئەم کللتورە هەمیشە زیندوو بێتەوە لەناو ئێمە هەر بژیت کاگەمیر با تۆزە باسی جامانەی ڕەشیش بکەینە نابێ فەرق و جودایی نانە ئازانم ئەوە هەر بۆ سەعبەت و عالەم ئەمە تەبعاً دوو بەستنی جیاوازەوانیە باسێکی ئەمەیانم بۆ بکە و باسێکی ئەوەشیانم بۆ بکە باش ئەوە ئێستا بۆ من بۆ نمونە بۆ قیاسی سەری من کام قاڵبا بێ وڵی کلااوەکە شەرتە کلااوەکە قیاز بێ ئەگەنە جەمەدانیەکە ئێستا تۆ ئەیزانی دوانە ئەوە زەحمەتە و سرت ببێ ئەو سوورەی پێشەوە بەڵێ ئەو سوورە قیاز دەبی و ئەبزانم وڵی کاگەمیر حەزەک ئەمە ئەبێ لە دواوە بێوانە بەڵێ لە لای ڕاست پشتگوێچکە بەس وڵی هەستەکەم بچووکە کاگ زۆر ناچێت لێمیە بینەران هەندێک بسۆڕێنە ئاوا ینی ئەوە چی دی ئاوا
ئەو هێشتان هێشتان قەیچێکە کاگە میر تۆ بۆم چاکە گوەرە برا لێم نییە بۆچی لێم نایە لێم نایە کاگەمی وڵا لێ دێ زوریش هەر بژیت کاگە میر اینجا بە بینەوە باسی جەمەدانی ڕەش جەمەدانی ڕەشنە لەگەڵ ئەو جۆرە بەستنەیە تۆزێکم بۆ باس بەلێ ئەف جەمەدانیا ڕەشە هەروەک بهێ بەس بەهێ سپی زیاترێت لای دهوکێ سپیەوان زیاترە ئەوش لەوانەیە سپیێوێ هەن دیار نەبیتن بەس پا ئەف جەمەدانیا بەدەستێمە بوو کو من گرێدای وێگاوێ وەختەکە پیچێکی باش نەبوو کو من گرێدای ئەف جەمەدانیا شێوازێت لای دهوکێ نەبرایەت مەیە دووسکینە برایەت کوچەر عەشیرەتێن دیکە وی شێوازەیت بەستن و دابەسیوێ جەمەدانیەش بکەین ئەوە تایبەتە لای دهوکێ ئەوە هەژی چیتات قاڵبەکیدا کو بێژی برایەت هەرکی برا دوست زێباری وی نەوعی تێتە بەستاندن و ئەوان داوا لێت کێشن بێگاوێ ئەوە داو لێ کێشای نەبدەستی کارێ دەستیە وێ جەمەدانیە ئەوە پێڵەن خەتکردن وانی بەڵێ ئەگینا لە ئەساسە قماشەکە قماشێکی خام قماشێکی کە ئەو خەتە کرا ئەنجایی تر تۆ اینجا بەڵێ ئەرێوەڵە ئەوە ئێستا خێتەکان لێ نەکێشراینە بەڵام ڕەشەکە هەر دیارە بە قاڵبێکی زۆر جوانیش دەرچووە لای دهوکیش ئەوەی لەسەر دەکەن واکی بێژی لای دهوکێ عەشیرەتێن هەی برایەن هەی وی شێوازەیت کە نەبەخۆ باش کاگەمیر یەک شتی تر با بڵێین ئەمە لە ڕووی کوالێتی و شتەوە فەرقەکە قوماشەکەی بەڵێ زۆریش تۆ زیاتر لە کۆی یەنی بۆن لە دەرەوە ئەیەنیتە ناو خۆی کوردستانیان هەر خۆماڵی لە کوردستانە دروستە ئەلحەمدولیلا ئەوە ماوێ 3 ساڵە ئەس بێ شولێت کەم پێشتر من شوڵا گرێدانێت کرد بەس حەزێک بوو من زۆر کەف جەمەدانیە تات وەک قەدیم من کەف پێتات کو من حەز کرد ئەس جەمەدانیە فێر بم گرێدانەوێ من گرێدانەوێ خو فێر کرد ڕۆژانە خەلکی سەردانامت کرد وەکی حەز بوو من چێ بوو هاندانێک بوو من چێ بوو ئەس جەمەدانیە فروشمیش و ئێکەم کەسیش کە پاڵپشتێ من بووە نویسینگەها جەنابێ مەڵا مستەفا بارزانی پاڵپشتیا من کردیا و هاندانێکا زۆر بۆ من بووە کو ئەس vê şûlê bikem û min çendîn xulîş vekirîne min gencêt me fêr kirîne da ev kiltûrel navme da zîndî bît û çi jara ev kiltûre tewaw nebît navme da çend gencekîş elhemdûlîla fêr bûyne vê gavêl bi herkê bebêj miqabilê bebêj beramber بۆ منیش ئەمنیش مەمنون دەبم ڕاستە بۆ درێژەدان بەو کەلتورە جوانەواری ئەی کاگەمیر لە کاتی دانانی ئەو کارگەیە هیچ بربەستێک هیچ شتێکت بۆ دروست بوو لێرەیە باسی بکەیت یاعی زەحمەتی ئینسان گەنجی خۆمان بۆ نمونە کاتێک هەر کەسێک بێ لە هەر شوێنێکی دنیابی هەندێک جارەیە تۆ ئەتەوێت دەست بۆ شتێک بەری سبحان الله نایە بەدەستەوە یان ئیشەکە قورسە بەدەست توش هیچ ناڕەحەتیەک بووی لەگەڵ دانانی ئەم میشەیە وەکی و بێژم ئەس هیچ شول نییە تو بکەی زەحمەت تێدا نەبیتن ڕاستە طبعا هەتا زەحمەتێ نەبەی خوشیش نابەی vêtin tu zehmeta xwe bey vêtin tu mandî bibî heta tu şûlê xû pareke helal tiştekê helal bîniyev nav mala xû da ku tu bêjî ev e parê min ê helal e min divêtin belê belê zehmetî min dîtin çend cara enî komêntêt neşiyawêt hebûyî bû min ma ev çi şûla tu dikey ئەگەمیرەوە ئەوە گوێ بەوە مێ بەێ ئەوە قەت کۆتایی بەس لەلایەت حکومی و ئەوانە هیچ کێشێک نەبووە ئەلحەمدولیلا بوومە ڕێگە پێدان هەبووە ئەرد هەبووە بەس کارگە هەما پیچەکە کچکەیە ئەگەنە هیچ مشکلێ دیمەنینە ئەلحەمدولیلا ئەم بەردەوامیژی سەشوڵە خودت بەردەوامیش بین باش کاگە میر وەکو کۆتا ئامۆژگاریت چی بە گەنجانی کوردەڵێیت بەێ گەنجێت ما دوێتن چ جارە ئەم کللتورێ خۆ ئەم ڕێک و ڕێبازێت خۆ یا باب و باپیرێت خۆ ئەم چ جاراش بیر نەکەین دوێتن ئەم بەردەوام بین سەروی کللتورەی سەروی جلوبەرگەی و بوومە تنێ ئەوە هەدەبیتە ماڵ تنێ ئەوە هەبوومە شەرەف و شانازیە و ئەم شانازیە پێوە بکەین گەنجێت مەژی ئەلحەمدولیلا وێگاوێ زیاتر بەرێخوێدایە وی کللتورەی و وی جلوبەرگی کوردی باز بێتن جلوبەرگی کوردی جەمەدانی سووریش جەمەدانیش هەلسە سەر بیتن نەکو بێژی بێ جەمەدانی جان نییە ئیلا جەمەدانی هەلسە سەر ڕاستە
شخصیتێکا دیتەوە هەی کاگەمیر ئەمەوەکو کۆتا قسم منش جلی کوردی تەرتیباتم لەوەی تۆ دووریوە پێم وا بێەوەی من یە خەیارەکانە جا لەگەڵ جەمەدانێکی جەناب تاوە ئیشەڵا تەرتیب یەکەی ماداینە کاگەمیر زۆر سپاس هەر بژیت نمونە زۆر بێ ئیشاڵڵا زۆر سپاس دەکەم زۆر مەمنون هەر بژیت بە خێر بێ دایک و باوشێک دەیانەوێت پەیامێکی پیرۆزبایی بۆ کچەکەیان بنێرن کە تازە بووەتە دایک بەڵام لەبەر پێکەنین قسەیان بۆ ناکرێت با پێکەوە سەیرێکی ڤیددیۆکە بکەین دڵنیام ئێوەش پێی پێ دەکەنن Sorry, love. We're not used to making videos. I know everything will be fine. Stop. Everything will be fine for you, though. Right, sorry. Oh, no, sorry, love. We have the chuckles now. Anyway, can't wait to see her, hold her in our arms. Know you and Sean will make wonderful parents. I'm sorry, Alan. He's laughing at me. Sorry, sweetheart. Anyway. Sorry. Anyway, hope you have a great day, sweetheart. We will see you soon. Yeah. کۆمەڵێک نەخۆشی هەن بەهۆی سێکسەوە دەگوازرێنەوە وەک ڤایرۆس، بەکتریا، کەڕوو، مشەخۆرەکان. هەر یەک لەم نەخۆشیانە دەکرێت لە ڕێگەی هەر شلەیەکی لەش بگوازرێتەوە وەک خوێن یان دەردراوەکانی کۆئەندامی زاوزێ یاخود لیک. اینجا بۆ باسکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە و چۆنەتی خۆپاراستنمان لەو نەخۆشیانە لە ستۆدیۆ میوانداری دکتۆر سەیفەدین محەیدین بەرپرسی نەخۆشیە گوازراوەکان لە فەرمانگەی تەندروستی هەولێر دەکەین. دکتۆر زۆر بەخێر بیت. بەیانی باش زۆر سپاس. ئەمەش سپاسان دەکەم بەڕوا سپاسی هەموو ئەو کارمەندانە دەکەم کە بەشدارن لە پێشکەشکردنی ئەم بەرنامەیە لە سپاسی کەناڵە بەڕێزەکەتان دەکەم مەمنون. دکتۆر با سەرەتا لەوە دەست پێ بکەین کامانن ئەو نەخۆشیانەی کە لە ڕێگەی ئەنجامدانی کاری سێکسیەوە دەگوازرێنەوە. بەخۆی نەخۆشیە گوازراوەکان دابش دەکرێت بەسە کۆمەڵەیەەکە یەک لەوان وەسە نەخۆشیەکانی هەناسەدان هاوبەشەکان ڕیخۆڵەکان ئەوشیان نەخۆشیەکانی کۆئەندامی زاوزیان نەخۆشی زایندیەکان یا ئەو نەخۆشیانی کە بە سێکس دەگوازرێنەوە ئەمانش بخۆیان کۆمەڵە نەخۆشیەکن تقریبان ئەمانە زۆرن بەڵام نزیکەی 30 جۆر بەکتریا و ڤایرۆس و کەڕوو هەروەها مشەخۆرەکان هەیە کە بەشدارن لە دروستکردنی ئەم نەخۆشیانە ئەم نەخۆشیانەش بۆ خۆی باەخێکی تەندروستی گشتیان هەیە کە دەڵێن باەخی تەندروستی گشتی مەبەستمان ئەوەیە تەنیا هەر زیانی بۆ ئەو کەسانیە کە توش دەبێت زیانی بۆ دەوروبەرەکەی بۆ ئەو کەسانی ئەو کۆمەڵگەی تێدا دەشێت بۆ ئەوانش زیانی هەیە. ئەم نەخۆشیانە بە زۆری سەیرەکەی 8 نەخۆشیان زۆر لە جیهاندا بڵاون. لەوانە مەسەلەن هەندێکشان ڤایرسن سێرەکەی لەوان چارەسەری نەبێ هەندێکشان چارەسەریان هەیە. بۆ نەخۆشیانی دکتۆر کوشندەی تایە بەڵێ کوشندەی تێدا ئەو نەخۆشیانە ئێستا بەڵێ ئێستا لەوانە HIV نەخۆشیی کوشندەیە تا ئێستا چارەسەرێکی یەکلاکەرەوەی بۆ نەدۆزراوەتەوە HIV یا ئایدس هەروەها ئەوکردنی ڤایرۆسی جگەرش ئەوەش هەندێک جار نەخۆشیی کوشندەیە بە تایبەتی کەسێک کە توش دەبێ بۆ نمونە هەوکردنی ڤایرۆسی جگەر جۆری بی چۆش ڕاستە بە خوێنش دەگوازێت بەڵام بە شلەکانی کۆئەندامی زاوزێش لە هەمان کاتە دەگوازرێتەوە
ئەوانە هەموو نەخۆشی کوشندن حتا ئەگەر چارەسەرش بکرێ من لەوانەیە چارەسەر بکرێت نەخۆشەکە لەوانەیە نەکرێت لە هەندێک کاتی مەسەمەتایەتی ئافرەت کە زگی هەبێت لەوانەیە منداڵ زگی هەبێت نەخۆشیەکەشی هەبارەسەکەی هەبێت لەوانەیە لێ پیسکە بێتەوە هۆی ئەوەی کە تووشی نیشانێکی زۆر توندیکەوە بیکوژێ جا بۆیە ئەم نەخۆشیانە هەندێکیان چارەسەریان هەندێکشان هەیەە ئێستا نەخۆشیە بەکتریاکان وەکو بۆ نمونە سفلس سوزەنگ یا گۆنۆریا کە لە ناو خۆمانە پێ دەڵێن زیاترن سوزەن هەروەها گۆنۆریا هەمان نەخۆشیە هەروەها ترایکۆمۆنۆس ڤاجیناڵس نەخۆشی کەشمان هەیە مەسەلەن بەکتریاین ئەوانش بە هەمان شێوە بەڵام هەندێک نەخۆشی کە هەیە وەکو HIV هێپاتایتس B ینی ئیلتیهاب هەواکردنی ڤایرۆسچکە جۆری B هەروەها HIV ئایدس هەروەها هیومن پاپیلۆما یا هێرپس سمپلێکس ڤایرس ئەوانش ئەو نەخۆشیانە کە ڤایرەسین سەرێکی چارەسەریان نییە چارەسەر دەکرێن چارەسەری شانەکانی دەکرێت بەڵام بە شێوەیەکی بنبڕی چارەسەریان نی ئەم نەخۆشیانە و زۆر لە ناو کۆمەڵگەشتدا بڵاون هەروەها ئێستا هەندێک نەخۆشی دیکەش ئێستا پەیدابوون وەکو پەتایە لە جیهاندا بڵاو بوونەوە وەکو مۆنکی بۆکس ئەوش بە یەکێوە لە ڕێگەکانی ڕێگەی زایندی ڕاستە بە ڕێگەیەکە دەگوازرێتەوە بەڵام یەکێک لەوانە هەروە زیکا ڤایرس هەروەها گرانیومە ڤینێرە ئەمانە هەمووی نەخۆشی دکتۆر ئەو نەخۆشیانی کە باسیەکەی بێجگە لە کاری جوودبوون لە چ ڕێگەیەکی ترەوە دەگوازرێتەوە بەخوا هەندێکیان مەسەلەن لەوانەیە بە بەرکەوتنی پێست بە پێست هەندێکیان لەوانەیە لە دایکەوە بۆ منداڵەکەی بگوازرێتەوە هەندێکی بە خوێن دەگوازرێتەوە ئێستا بۆ نمونە سفلس لەوانەیە خوێنێک ئەگە بەکتریاکەی تێدا بێ ئەگە پشکنی بۆ نەکرا بیگوازێتەوە خوێنە بدێ بێشێک لەوانەیە ئەو کەسەش تووشی ئەو زۆر نەخۆشیە بێت باشە دکتۆر یعنی هێندە مەترسیدارە خۆ تەنها کەسێک توش ببێت بەسە بۆ ئەوەی لایەکی شارێت توش بکات ئەگەر تەنها بۆ نمونە لە ڕێگەی بەرکەوتنی پێستەوە بێت بەڵێ سەهانی نەخۆشیە بەڵە بەو شێوە بەرکەوتنی پێست دروست دەبێت مەسەڵەن بۆ نمونە کەسێک بەرکەسێکەکەوێ ئەویش بەرکەس بەڵێ ئێستا هێرپس سمپلێکس ئەو هایە خێ مەسەڵەن وەکو برین دروست دەکات لە کۆندامی زاوزێی مرۆڤ برین دروست دەکات یان وەکو قچکە دروست دەکات احتیمالە لە ڕێ ئەوانەوە بگوازرێتەوە بۆ مرۆڤ باشە دکتۆر نیشانەکانی چین بە شێوەیەکی گشتی بۆیە ئەگەر بتوانین بەری لێ بگری بەڵێ بە شێوەیەکی گشتی ئەم نەخۆشیانە نیشانەکانیان بە شێوەیەکی گشتی نیشانە گشتەکانیان بڵێن هەیە تای دێتەیە هەیە وەکو نەخۆشیەکانی دیکە بەڵام نیشانە تایبەتەکانی بۆ نمونە وەکو دەردانی ئاوێکی ناسروشتی یاوەکە سپی بێ زرد بێ یان شتێکی تێدا بێ یان مادەی لینجی تێدا بێ ینی ئەوەی کە هەروەها لە ڕێگەی کونیلەی پێستەوە نەنا بنەوە لە کۆندامی زاوزێ ئەوانە کە باسی دەکەیت ئەلەوێ کە ئەو ئاوێکی ناسروشتی سێرەکەی لەوانێت دەربدات چ پیا ینی چ نێر چ بێ بەو شێوەیە هەروەها هەیە بە شێوەی برین دروست دەبێ ئێستا بۆ نوێ لە سفرت جۆرە لەوانە قنچکەیەک برینێک دروست بێ هەستی پێ نەکە کابرا نەزانێ نەخۆشیێشی هەیە بەڵام دوای ماوەیەک احتیمالە سفرت بۆ خۆی چەند قۆناغێکی هەیە ئەو قۆناغەتی دەپڕێ پرایمەر دوێتە سەکندەری دوای دەیتن دوای تێر شەری ینی ئەم نەخۆشیە کاتێکە دروست دەبێ ماوەیەک بزر دەبێ وایەکە قنچکەیە برینەکە دروست جاریشکە بەنەوە ئیشکە دێتەوە دوای بەنەوە ئیشکات ماوەیەک بزر دەبێ ئەنجا لی پیس دەکە کاریگەری لەسەر دەمارەکانی لەسەر لەشی ئەو کات لەوانێ نەخۆشەکە بکوژێ بەس هەشە هیچ نیشانەی نییە هەستی پێ ناکە مرۆڤەکە بەس لەوانێ هەڵگر بێت بۆ کەسانی دیکەی دەگوازێتەوە ئەنجا ئەوانەی کە هەڵگرن ئەوانە زیاتر ترسناکترن میکرۆبەکەیان کەس نازانێ لە کاتی سێکسکردنا لەوانێ دکتۆر چی بکە ینی خۆ کابرا بۆ نمونە بۆی گوازراوەتەوە بەڵێ ینی هەتاوەکو عیلاجێک لە خۆیەکە و چارەسەرێکی خۆیەکە زۆری پێچێ لەوانەیە سەدان کەسی لەوانێ هەر نەزانێ هەتا یان چۆن بزانێت کە هەڵگرە لەوانێ هەر نەزانێ ئیلا بە شێوەی ماک دەربکەی ئەمە بۆ ئەمە بۆی کە مرۆڤ بتوانێت خۆی بپارێزێ و خەڵکانی دیش بپارێزێ پێویستە مەسەلەن عادەتەن چۆن دەڵێ پەیڕۆی بنەماکانی پاک و خاوێنی بکە کە ئەساسیە بۆ نمونە تۆ هەر کەس نابێ خاولی دیکە بەکاربێنێت خاولی کەلوپەلی تایبەتی یەکدی نابێ بەکاربێنن دو احتیمالە ئەو خاولیە تو بەکاری دیێکیکە بەکاری دێنێ یەکێک نەخۆشیەکەی بە پێستی پێ ناکە
ئەوەی دیکە توش دەکات. باشە دکتۆر لە ماڵی شامە بەستە بەڵێ لە ماڵی لە ماڵی شام و ئەندامی بەڵێ لە ماڵیش لەوانەیە ئەندامێکی خێزە بڵێ لەوانەیە مەسەن پیاوەکە خێزانەکەی ئافرەتەکە پیاوەکەی نەخۆشی هەستی پێنەکە ئەو کات دەگوازرێتەوە بێ. ئەنجا پێش سێکردوای سێک پێشتە خۆششتن هەبێت. پێش ئەوەی کە سێکس و دوای ئەوەی کە سێکس دەبێ خۆششتن هەبێت چون خۆشتن زۆر زەرورە زۆربە ئەو میکرۆبانی کە بە لە شێ نووساوە لە ڕێ ئاوەکەی لە ڕشتێکیکەوە لەوانێ دکتۆر باسی سێکسکردنت کرد بە شێوەیەکی شەرعی لە نێوان ژن و مێردە. بەڵێ بۆ نمونە پێت باشە مەنع بکرێت یان ینی بۆی کە نەخۆشیەکە نەگوازرێتەوە یان بە نمونەیەکیشیان هەڵگری نەخۆشیەکەن بەڵام بە جۆرێک لە جۆرەکان مەنعکەن ئایا هەرە گوازرێتەوە یان ناگوازرێت نا تۆ ئەگەر ئەویشانی بە شوێی زانستی هەر لە کاتی نەخۆشی یەکێکیاندا باش نییە کردداری سێکسییانجا تاکو دڵنیا دەبی لە دنیا دەبیلەوەی کە نەخۆشیەکە چاک بۆتەوە تا تێپەڕیت بەڵێ بۆ ئەمەش جەما باسمان کرد هەیە نیشانی نێوتمە هەیە نیشانی هەیە ئەجە بۆ ئەوەی کە نیشانەکان زۆرن ینی زۆر هەنێکی زۆر نیشانی دەبێتە هۆی شێواندنی جستەی ئەو کەسە لە هەموو جسمیە ینی احتیمال هەیە تەسیل لە دەم و ئەوانەی بکات تەسیل لە لوتی بکات برینێک دروست بێ برینەکەی دیچانە بێتە هۆی شێواوی بەڵام بۆ ئەوەی ئەم شتانە بێ ئەو باسم گوتم خۆشتن زۆر زەرورە کەلوپەلی یەکدی بە کتابەتی خاولی ئەو شتانە نینۆک بڕۆ هیچ شتێکی کەلوپەلی تایبەتی بەکارنی هێندرێ بەڵێ هەروەها پشکنینی مەسەلەن وەختاوەخت بکرێت بۆ نمونە چەند مانجار مەسەل بەپێی نەخۆشیەکە یعنی عادەتەن ئەگە هیچی نەبێت ساڵی جارێ پشکنین کە یا 6 مانگ جارێ پشکنین بکە باشە ئەگە نا ساڵە جارێ پشکنی هەر بکات و بە تایبەتی لە کاتێکشە مرۆڤ کە گومانی هەبوو کردارێک سێکسی نائاسایی یا دەرەوەی چوارچەوەی خێزان یا نائاسایی دەرەوەی چوارچەوەی هاوسەرگیری فەرقی هەیە ڕاستە ئەگەر لە دەرەوەی چوارچەوەی هاوسەرگیری کردارێکی سێکسی کرد دەبێ پشکنین بکە باش نێ بیکە چونکو زۆربەی نەخۆشیەکان لەو ڕێگەی و توش دێوە دێنێ بۆ هاوسەرەکەشی بەڵام ئەگەر لە حاڵەتێکا بوو یا کۆندۆم بەکاربێنێ یانش نەیکا باشترە چکو هەندێک جا کۆندۆمش ناتپارێزێ ینی ئەوانە زۆر گرنگن هەروەها پشکنینەکان بکە بوتمان پاش ئەوە بە ئاسایش بیکە لە کاتێکشا کە خێزانەکەی مەسەرن ئەو نەخۆشیە دەبێت خۆی پارێزیە چارەسەری خۆپارێزی بەکاربێنێ لە هەندێک نەخۆشی چارەسەری خۆپارێزیە مەسەن لە سفرز لە ئەوە هەروە ئەگەزانیشی یەکێک تووشی مەسەن سوزەنگ یاک بۆ نۆری ئەوشتایان نەخۆشیەکی دیکەی زایندی بووە پێویستە چارەسەر وەربگرێت بۆ ئەوەی ئەو نەخۆشیە بنبڕ بێ و هەندێک جاوەک باسم کرد لە سفلس لە بیدای زۆر چارەسەرکردنی ئاسانە بەڵام کە گەیشتە قۆناغی سێم و چوارم ئەوانە دەیکوشندەیە دەیکوژێت یان برینێکی بچووکە باەخی پێ نادا بەڵام ئەگە چۆ لای دکتۆر چۆ لای پزیشکی تایبەت بەسەر بۆم پزیشکی ئەوانی کە میزەڕۆ و سێکس و ئیشان ئەوانەیە زیاتر ئەوانە زیاتر شارە بچوو نەخۆشیەکە زیاتر دەبینین ئەگە هەرنا دێتە لای پزیشکێک لەوانەیە چارەسەری دکتۆر باسی ئەو برینە ئەکەی ئەو برینە لە ناوەوەی جەستە دروسە بەیان لە دەرەوەی جەستە حەزەکەم باسی بکەی بۆیە خەڵکەها بەرچاو ڕوون بێت شتێک هەبێ نیشانەیەکە بێ یەک بزانێت بەڵێ لە ناو مەسەن لەشی ئافرەت لە پیا و لە چوکی پیا و لە شوێنانە احتیمالە دروست بێت یا هەندێکجا کردداری وتم سێکسی نە ئاسایی مەخسەم ئەوەیە پیا و لەگە پیا و لەوانێ لە کۆمی دروست بێت هەندێک لە ناودەم دروست دەبێت بۆی ئەو کردارە سێکسیانەوە ینی ئەمانە برینەکە دەبیندرێن ئەوانە بەڵام هەندێشتیکە هەیە لە ناو هەر نابین ئیلا بە پشکنین نەبێت پشکنینی ئەو نەخۆشیانە بکەیت ئەو کات دەزانی ئەو کەسا و نەخۆشی هەیە یا نەخۆشیەکەی نییە باشە دکتۆر بێجگە لە ئایدزەوە کە زۆر ناسراوە مەشهورە لە جیانە باوترین نەخۆشیەکان کامانن بێجگە لە ئایدز کە لە ڕێگەی ئەنجامدانی کاری سێکسیەوە دەگوازرێتەوە یان مرۆڤ تووشە بێت سوزانک و سفلس ئەوانە زۆر بەڵێ سوزانک بێنن گۆنۆریە بە عەربی پێڵن سەیلان ئەی بە کوردیەکەی خۆمان بە کوردی ئەڵە سوزانک کوردی ئەوە عادەتەن ئاوێکی ئاوی لە دێوە کوچڵ کوشتیوە لە زەکەری دێ بەڵام ئافرەت زیاتر ئەوەی کە هینەبێ لەوانی هەڵگر بێت نیشانەکانی ئێستا دەرنەکەیە ئەمەن کە ئەوەی کە بینیمە زیاتر پیاوم بینیوە کە ئەو تووشی ئەو نەخۆشیانە بووە بەڵام هەمان کاتشە بۆ خێزانەکەی خۆشی دەگوازێتەوە بەردەوام لەوانێ ئەو نەخۆشیە وەختە لە نانوێگە بێت و
باش چارەسەر نەکرێ بچێت لای پزیشک چارەسەری هەیە و زوو چاک دەبێتەوە پێش ئەوەی کە تووشی هەندێک جار تووشی نەزۆکیشیان دەکاو نەخۆشانە یعنی تووشی نەزۆکیش دەبن بۆی ئەو نەخۆشە سێکسیانە هەر ئەوەندە نییە بڵێ کوشن دەبێت بەڵێ تووشی ئەو مشکیلانەشیان دەکات باشە دکتۆر زۆر بە کورتی باشترین چارەسەر چییە کە بیکەین باشترین چارەسەر ئەوەیە مرۆڤ خۆی بپارێزێ خۆی بپارێزێ ئەوە ینی چارەسەری هەر ناوێ بەڵام ئەگە بۆ ئەوەی کە دەترسێت کە توش بێت پێویستە سەردانی پزیشک بکات پشکنین بکات هەروەها هەندێک نەخۆشی پێویستە پشکنینی چۆن دەڵێ خۆبەخشی هەبێ بە بەلاش ئەو نەخۆشیانە ئەگە بێت و زە بۆ HIV هەیە بەڵام پشکنینی خۆبەخشی چونکە زۆر زار ئینسان کە تووشی ئەو نەخۆشیە دەبێت پێی شەرمە بچێتە لای دکتۆر شەرمەکە لەبەرەوە نەخۆشیەکە توندی لێ توندی دەکالی هەتا دەبێت ماک دروست دەکات تووشی دەبێتە درێژخایەن ئەو کات لەوانێت چارەسەری نەبێت یعنی بۆیە باشترین شت ئەوەیە کە ئەو کەسە بچێتە لای دکتۆر پشکنینی وەختا و وەخت بکە هی نەخۆشیەکان هەروە ئەگەزانی خێزانەکەی مەسەلەن تووشە نەخۆشیە بۆ چارەسەری خۆپارێزی وەرگێت یا کارێکی سێکسی نائاسایی دەکات پێویستە چارەسەری خۆپارێزی هەندێک نەخۆشی وەرگێت هەروەها بۆ نمونە دوای 3 مانگ پێویستە پشکنینی HIV بکات یا ئەیدز بکە بۆی نەخوازە ئەو کەسە ڤایرەسەکەی لێشێکەوە چکو ئەیدز یەکێکە لەو نەخۆشانی کە مەسەلەن خۆنیشانەکەی یەکسە دەرناکەوێت جارێ هەتا 3 مانگ لە توشبوونی لە فەحشش دەرناکەوێت بۆیە پێویستە پشکنین بکات ئاگای لەخوا بێ پاک و خاوێنی ڕابگرێن ئەو شتانە زۆر زۆر گرنگن هەر نیشانێکی دەرکەوت یەکسە سەردانی دکتۆرکە ینی فەرامۆشی نەکات چونکە فەرامۆشی کرد نەخۆشیەکە ئەو کات تووشی کێشەی دەکات دکتۆر سەیفەدین من دڵنیام ئەم تەوەرە دەیان سعاتیش قسەی لەسەرکەی هەر تەواو نابێت ئینشاءڵڵا بۆ بەرنامەیەکی تر زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت بۆ قسەکانت بۆ ڕێنماییەکانت ئەمە زۆر زۆر سپاسان دەکەم ڕاستپاسی کەناڵەکەشتان دەکەم زۆر سپاس هەر لەگەڵ دکتۆر کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆیەنین تا بەیانێکی تر خواتان لەگەڵ